میوانەکانی ماڵی خوا خوشک و برا بە ڕێزەکانم، بەردەوامین لەسەر باسکردنی یاسا قورئانیەکان، ئەو یاسایانەی کە خوای پەروەردگار ناردوێتی مرۆڤایەتی جێبەجێ بکەن تا بەختەوەر بن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یار و ئەصحابەکانی خۆی لەسەر پەروەردە کردووە بۆیە بوون بە خەیرە ئومەتین ئوخرجەت للناس. ئەمڕۆ باسی یاسایەکی تر ئەکەین کە لە ژمارەیە یاسای نۆیەمە کە خوای تەعالی ئەفەرمێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا، وەلەیسە الذەکەڕ کەلئونثا، هەرگیز نێران وەکو مێیەکان نین، هەرگیز پیاوان وەکو ئافرەتان نین. ئەم ئاەتە خۆشەویستەکانم یا ئەم بڕگەیە ئەم یاسایە لەناو ئاەتێک کە هاتووە لە سوورەتی ئالی عیمران کە خوای تەعالی ئەفەرمێ إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم. آياتي 35. فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم. ژنەکەی عیمران کە عایلەیەک و خانەوادەیەکی زۆر زۆر ساڵحن بڕیار ئەدا کە ئەو حەملەی کە لە سکایەتی دووگیانە بڕیار ئەدا ئەو حەملەی لە سکایەتی نەزری بکە لەبەر خوا کە ببێ بە خادمی بەیت المەقدس، بیکات بە خادمی ماڵی خوا، خزمەتکاری ماڵی خوا. ئەم نەزرە لە بینی خۆی و خوایە قەرار ئەدا، بەڵام کاتێک مناڵەکەی ئەبێ ئەبینیە مناڵەکەی کچە، كاتك منالك أبي منالك كتشا. فلما وضعتها قالت ربي إني وضعتها أنثى. زور غنبارة به أفرمي پروردگار من منالكم كج درشو، منالكم كج درشو وخوش تزاني كران وكو كچان نين، خوشت أزاني كران وكو كچان نين. وإني سميتها مريم ومنا ومنا مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم. وبريار أدم ناي بن مريم وبناي أو منال أدم وذريتي أو منالش لوي كوا شيطان بتواني منال مريم يعني أو منالك أبي ونوكشي قم رابك جازانا ما نفر من الشيطان نتواني دس لمريم بدا ونلا ذريتك شيكا لودوا بمعجزيكي زور قورا عيساي أبي عيساي پیغمبر صلاة والسلام إخوائي لسر بي. بويا السنة إنسان كاتيك لسرجية نزيكي أو سركي أبيتوا داوابك بلي اللهم جنبنا وجنب الشيطان ما رزقتنا. هركسي أم دعايا بك بلي إخوائي بنات في أقرين لويكوا الشيطان نزيكي من الله كمان بيتوا دعاء بسم الله كردن أم دعاء بخير في غمري خاص الله صلى الله عليه وسلم الشيطان ناتواني نزيكي عن بيته وكوشون نيتواني نزيكي مريم من الله وذريتك ببيته وكعيسى عليه السلام. ديال أم آفرتا مريم هر أكاتا خزمة كاري بيت المقدس بلام أم برقيا أليتوا لو دعا بياسايكي قشتي بو إيمش وليس الذكر كالأنثى هرگيز قرآن وكو كچانين باشا خو أما مريم بوا وانيا مريم كچا أبوايا دايكي مريم يا آياتك أبوايا بوشي وبوايا وليس الأنثى كالذكر وليس الأنثى كالذكر أبوايا بيوتا من كمريم بوم بالتأكيد كچ وكو كرنية بتواني خزمت كاري مالي خوابكا خزمتي مالي خوابك أبواي واي بيوتاي بلام خوي تعالى فرموي وليس الذكر كالأنثى هرگيز نيركان وكو مينكان نين بو أو إيشا بو أو كارا. علماء أفرمن أوا هو كاركي بو أو أقريتوا
خوای تعالی ئەوێ پێمان پیشان بدا ڕاستە لەم ئیشە ئافرەتان وەکو پیاوان نین، بەس خوای تعالی ئەوێ ئەوەمان پێ پیشاندا کە خوای تعالی نێری بۆ ئیشی نێران خەڵق کردو و مێشی بۆ ئیشی مێیان خەڵق کردووە. خەڵقی ژن و پیاو، خەڵقی کچ و کوڕ ڕاستە هەردووکیان مرۆڤن، هەردووکیان مرۆڤن و لە یەک شوێنە خوای تعالی خەڵقی کردوون، بەڵام هەر یەکێ بۆ ئیشێکی تایبەتی، هەر یەکێ بە شێوازێ خوای تعالی خەڵقی کردووە، لە بواری جەستەیە و لە بواری دەرونیشە، لە بواری عاتیفە و سۆزە. ئەو شتانەی کە خوای تعالی ئافرەتی بۆ خەڵق کردووە شتێلێکە بە پیاو ناکرێ. لەوانەیە پیاوێک یان دوو پیاو لە ناو ملیۆنێک کەسا بتوانێت ئەو ئیشانە بکە، بەڵام وەکو گشتی ئێمە یاسای قورئان، یاسای پەروەردگار عامە و گشتیە، وەکو گشتی کارەکانی ئافرەت بە پیاوان ناکرێ. یعنی پیاو ئێستا بۆ نمونە مناڵێک کاتێک دەسەکا بە گریان، لەوانەیە بەدە پیاو ناتوانین کڕیکەینەوە، هەر ناتوانین کڕیکەینەوە. من خۆم ئەگەر مناڵەکەم دەستکا بە گریان بڕێ هەوڵی وەلا ئادەم، بەڵام لەو دایک کتومە زەوی ئەوازی لێنەم و دەرەچم ماڵ، هیچم پێ ناکرد. بەڵام دایکی زۆر بە ئاسانی ژیرێکاتەوە، هەر زۆر بە ئاسانی، بۆ ئیشی ئەوە. لە هەمان کاتە کارانی پیاوان، هەندێک کاری پیاو هەیە، بۆ نمونە بلۆک بارکردن، دەیفەرموو بڕۆ ئافرەت بووە بلۆک بارکە، لە 100 ئافرەتە ئافرەتێک ناتوانێت بلۆک بارکە، و ئەگەر بیشتوانێ ئەو دانەیە، ئەگەر بشتوانێت زۆر زەرەری پێگەێنێ ئەگەر بەردەوام بێ مدەتێک لەسەر ئەو کارە. کەوا بۆ ئیشی پیا و جایە و ئیشی ئافرەت جایە، لەلایەن دەرونیەوە عاتیفە و سۆز و ئەوانەوە خوای تعالی ئافرەتی بە شێوەیە دروست کردووە کە جێگای مناڵ بێت و بتوانێت مناڵیش پەروەردە بکە. بە هەمان شێوە پیاویشی بۆ ئەوە دروست کردووە کە ئیشە قورسەکان بکە، و هەندێک شت هەیە لەم دنیاە خۆشەویستەکانم ئەگەر پیاوی بۆ نەبێ ناکرێ. بۆ نمونە ئێستا کەسێک زەلامێک ئەکوژێ لە نەحەقا، بڕیاری شەرع و یاسا و هەموو ئەو یاسا دنیایانەیشی کە هەیە بڕیارەکە ئەوەیە کە بکوژرێتەوە، مادام بە نەحەقە کوشتێتی ئەبێ بکوژێتەوە. دەیفەرموو دەگمەن ئافرەت دەتوانێت ئەو پیاوە بکوژێتەوە کە مستحقی کوشتنیشە، چونکە سۆز و عاتیفەی ئافرەت وایە بیر لە دەیەهاش دەکاتەوە پێی ناکرێ، خوا وا دروستی کردووە. ئەگەر وانە بۆیە نێتوانی مناڵ پەروەردە بکە، مناڵ پێ بگەێنێ، خوای تعالی ئەو سۆز و عاتفەی لەوا دروست کردووە. بەڵام پیاوان زۆرینەیان دڵیان تەحملی ئەوە ئەکا و دڵڕەقیەکیان تایە بتوانن هەندێ ئیش جێبەجێ بکەن، ئەمە لایەنی نەفسیەوە، لە لایەنی جەستەییشەوە دیارە. و ئەمجا فەرقەکە هەر دیاریشە، ئافرەت تەماشاکە مناڵیە بێ بەڵام پیاو مناڵی نابێ، خوای تعالی بەو شێوە دروستی کردوون. ئیتر ئەگەر کۆمەڵە خەڵکانێک هەوڵ بدەن بڵێن ئەبێ یەکسانی هەبێ لە نێوانی پیا و ئافرەتە، طبعا ئەمە هەر کارێک، ئەمە قسەیەکی زۆر غەڵەتە. یەکسانی بوون یعنی مساوات لە نێوانی پیا و ئافرەتە، ئەمە قسەیەکە بێعەقڵەکان ئەیکەن، عاقڵەکان نایکەن. ئەی ئێمەی مسلمان ئەڵێن چی؟ مساوات لەلای ئێمە نییە. ئەی چی هەیە لەلای ئێمە؟ لەلای ئێمە ئین الله یأمر بالعدل والإحسان، لەلای ئێمە دادگەری هەیە، دادگەری هەیە، چاکی هەیە، چاکویستی هەیە. لای ئێمە مساوات نییە، یعنی مساوات مەبەستمان لە بینی دوو شت وەکو یەک نزیک بن لە یەکەوە. لەوانەیە بڵێن باشە مامۆستا فەرقی چییە؟ یعنی مساوات یەکسانی لەگەڵ دادگەری عەدالەت یعنی فەرقەکەی چییە؟ فەرقەکەی ئێستا من بە نمونەیەکی بچووک بۆ تێنمەوە. تۆ لە ماڵەوە مناڵت هەیە گەورەیە، تەمەنی گەیشتۆتە حەدی زانکۆ، ئالەیەکی زانکۆ، مناڵیشت هەیە تازە پێگەیشتووە پۆلی یەکی ابتیداییە. ئایا تۆ ئەتەوێت طبعا پارەیان بیتێ بۆی هەرکێ بڕۆ بە دەوامی خۆی، ئایا یعنی ئەم شتە گونجاوە تۆ هەر یەکیان 5,000 پێ بدەی؟ مناڵە بچکەکە کە پۆلی یەکی ابتیداییە و ها لە مەدرسەیەکی ابتیداییە 5,000 بیتێ، بڵێ بۆ ئەوەی یەکسانی بێ، فەرق نەبێ لە بینی ئەمە و ئەوەیە، و کوڕەکەش کە ها لە زانکۆ یا کچەکەت ها لە زانکۆ هەرتوو 5,000 بدەیتێ، هەمووتان هەڵێت شتی وا چۆنە بێ. ئەو ها لە زانکۆ مەساریفی قورسترە، کرێ سیارە ئەدا، یعنی ئەوەیان 5,000 بێت، ئەمەیان 500 کافیە. ئەمە پێ ئەوتێ عەدالەت، بەڵام یەکسانی ئەوەی هەرێکی هەمووی ئەم 5 بدەیتی ئەویش 5 بدەیتی، یەکامیان نەگونجێ.
بتأكيد هموتان واڵێ مەسائلی ژن و پیاویش بە هەمان شێوەیە نێرومێش بە هەمان شێوەیە خۆشەویستەکانم یعنی ئەگەر ئێمە بمانەوێ بڵێن ژن و پیاو یەکسان واللهی زوڵم لە ئەوانەکە هەندێک کار هەیە هی ژنە بیدەینە سەر پیاوە بە تەکید کارەکان نابەجێ دەرەچێ و ناڕێک دەرەچێ و لەنگ دەرەچێ هەندێک کاریش هەیە هی پیاوە بیدەینە سەر ژنە بە هەمان شێوە شتەکە لار دەرەچێ و لەنگ دەرەچێ و تێکەچێ بۆیە هەر کەسێ خوای تەعالا بۆ پیشە و ئیشی خۆی دروستی کردووە و ئەمە لە دنیایشە هەرچی بێدینیش هەیە ئەمە تەطبیقەکەن بەڵام کاتێ دێتە سەر قسەکردن سێر ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام زوانیان ئەوە درێژە بێ و دەسەکەن بە باسی یەکسانی فەرمون لە چی دنیایە لە کوێی دنیایە لە وەرزشەکانە بۆ نمونە ژن و پیاو بەرامبەر بە یەکەوەسن بۆ نمونە لە بەرزکردنەوەی ڕەفع الئەثقال لە یاری تۆپتۆپێن لە یاری بالە هەر یاریەکی تر سەیرەکەی تیپی ژنان جیایە و تیپی پیاوان جیایە ژنان لێت ژنانە یاریەکەن و پیاوانش لێت پیاوانە چونکە هیچ ئافرەتێک ناتوانێت ئەو قورسایە هەڵبگرێت کە پیاو پێ هەڵەگیرێ بۆیە ئەگەر بیان خەیتە بەرامبەر یەک هەر پیاوانەی بنەوە زوڵمە ئەمە هەر لەوێ سەیرەکەی یەکسانی نامێنێ ئەوان ئەزانن ئەمە شتە نابێت یعنی شتیوان نابێت بەڵام کاتێ دێتە سەر باسەکان هەندێ باسی شریعەت هەیە هەندێ باسی ئەحکامی شریعەت هەیە لەوێ زوانیان درێژێ بە تایبەت دش بە ئیسلام یەکێک لەو وەرزشکارانەی کە وەرزشی ڕاکردن وەرزشکارێکی ڕاکردن بڕیارەدا ئافرەتێکە خوازیە ئەویش هەر ئی ڕاکردنە معجەبە بێ پێی و لە ئینێکە لە ئۆلەمپیادێکە ئەی خوازێ هەرتویان وەرزشکاری عالەمین ئەم ئافرەت و ئەو پیاو لە ڕاکردنە دوای خواستنی بە 2 مانگ تەلاقێدا کاتێ پرسیاری لێکەن ئەڵێن تۆ بۆ تەلاقتدا ئەڵێ بابە من پیاوم خواست بوو ژنم نەخواست من پیاوم خواست بوو ئەمە جەستەی هەروەک پیاو هەڵکەوتووە ئەوەنە وەرزشی ڕاکردنەوەمانەی کردو بۆتە پیاو من تەبیعەتم ناچێتە سەری بۆیە لێ جابێتەوە هەر جنسێک بۆ ئیشی خۆی کراوە تۆ زوڵم لە ئافرەتەکەی کە هەندێ ئیش بێتە سەریا کە ئیشی ئەو نەبێ لەبەرەوە خۆشەویستەکانم ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر گرنگە و پێویستە ئێمە بزانین وليس الذكر كالأنثى وطبعا لسر أما ديها آيات القرآن هاتوا باسي أو أحكامناك كجن بياو ليك جان خوي تعالى أفرمي الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض لما سلي إداري مالا سر برشاري مالا إداري مال وكو عام وكو قشتي بياوان كراونة بري وبري قشتي آفرت جيقرة چونکە ئەغلب ئەو ئیشی ئەو بەڕێوەبەرایەتیە ئەو سەرۆکایەتیە ئیشی پیاوانە ئەمەش معنای ئەوە نییە هەر ئاەتەکە دوای ئەوە ڕوو نەکاتەوە معنای ئەوە نییە زوڵمە لە ئافرەت و بەشەکەی دراوەتە پیاو خوای تەعالا فەرمی بما فضل الله بعضهم على بعض خوای تەعالا هەندێکیان فەزڵدا بەسەر هەندێکیانە هەندێک ئیشی تر هەیە ئەدرێ بە ئافرەت هەندێک ئیش تر هەیە ئەدرێ بە پیاو ئەمە ژیان وا ئەڕوا هەرێکێ ئیشی خۆی بکاو هەرێکێ بەکاری خۆی هەڵسێ ئەگینا ئەگەر وا نەکەین ئەوە زوڵمەکەین ئەم فەرقە لە زۆربەی ئەو شتانەی کە پێویستی بە جیاوازی هەیە شریعەتی ئیسلام کە شریعەتی خوایە کە خالقی ژن و پیاوە خالقی نێر و مێ خوای تەعالا لە هەر شوێنێکە بزانێ کە پێویستە هی ئەم جیابێ و هی ئەو جیابێ خوای تەعالا جیای کردوێتەوە ئەو مەسئلە زۆر زۆر گرنگە دەیەها ئاەت و دەیەها حەدیثمان لەو بارەیەوە هەیە بەڵام من بۆ ڕوونکردنەوە بۆ وەڵامی ناحەزانی ئیسلام لەسەر 2 بابەت ئەدوێم 2 بابەت کە ئێستا لە دنیاە باسی لەسەرەکرێ و کراوەتە وەکو چۆن بێژی خاڵێک بۆ دژایەتی کردنی ئیسلام بابەتی مەسەلەی میراث و مەسەلەی شایەتیدان مەسەلەی میراث دەمی هەر مولحیدێکی بێدین ئەکەیتەوە دەمی هەر کەسێک ناحەز بەرامبەر بە ئیسلام ئەکەیتەوە ئەڵێ لە ئیسلامە پیاو 2 ئەوەنێ ئافرەتە بە ئەمە چۆن ئەمە چی عەدالەتێکە طبعا خۆشەویستەکانم یا تێنەگەیشتووە هەر تێنەگەیشتووە نازانێ بیستوێتی لە خەڵکترەوە قورئانی نەخوێندوتەوە حەدیثی نەخوێندوتەوە بابەت میراث هەر نازانێت چییە یا کابرا ناحەزە ئەزانێ بەس ئەیەوێت تانەبا لە ئیسلام و گومان لە دڵی مسلمانانە دروستکا بەرامبەر بە دینەکەیان ئەگینا ئەم بابەتە بەو شێوە نییە ئەم بابەتە
چەند حاڵەتێکی حاڵەتی وا هەیە پیاو لە ئافرەت زۆرتر ئەبا لە مەسەلەی میراث حاڵەتی وا هەیە پیاو ئافرەت یەکسان وەرەگرن لە مەسەلەی میراث حاڵەتی وای هەیە ئافرەت لە پیاو زیاتر وەرەگرێ حاڵەتی وایش هەیە ئافرەت میراث وەرەگرێ و ئەسڵەن پیاو بێبەشەکرێ لێ يعني عجایبە ئەم قسە طبعا ئەمە عجایبە چونکە نەمەلاکان باسیەکەن و دژمنانی دینیش ئەمە ئەزانن يعني مەسئلەی میراث ئاوایە خۆشەویستەکانم هەندێک بابەت هەیە کە ئەگەر پێویست بکە بە پێی پێویست خوای تەعالا بەشی پیاوی زیاتر داناوە لە ئافرەت بۆ نمونە خوشکوبرایەک لە ماڵەکە باوکیان ئەمرێ یا دایکیان ئەمرێ کوڕەکە دوو ئەوەنەی کچەکە ئەبا ئەمە لەم بابەتە بۆچی وایە لەبەرەوەی خۆتان ئەزانن دیارە لە ئیسلامە نەفەقەی ئافرەت کچ حتا لە ماڵی باوکا بێ لەسەر باوکە کە ئەگەر باوک نەما لەسەر برایە و مەجبورە و ئەگەر نەیدا محکەمەی لێ ئەگرێ و بە زۆر ئەبێ بیدا ئەگەر ئەو کچە دەوڵەمەنیش بێ هەر شەرعەن مەگەر خۆی وەری نەگرێ ئەگیناوەکو شەرعەن نەفەقەی لەسەر ئەو کچەیە ئەو کچە شوو بکات نەفەقەیە کەوێتە سەر مێردەکەی بەیانی ئەگەر مێردەکەی مرد یا تەلاق دریا هاتەوە هەمە کەوێتە سەر براکەی یعنی ئەو برایە حتا ئەو ڕۆژە ئەمێنێ پێویستە خوشکەی خزمەتکە با براکە فەقیریش بێ خوشکەکە دەوڵەمەنیش بێ یەک دینار داوا ناکرێت لەو کچە سەرفکە وەک شەرعەن بەس کچەکە خۆی کچەکە ئەڵێ من هاوکاری براکەمەکەم و مۆزوعێکی ترە وەک باس شەرعەکەم باس ئەحکامی شەرعیەکەم لەم حاڵەتە ئیسلام کە ئەمەی داناوە لەو لاشە ئەوەی داناوە کە ئەم کوڕە ئەو ئەرکانەی گشت ئەکەوێتە سەر بۆیە بەشی کوڕەکە لێرە لە بەشی ئافرەتەکە زیاترە اینجا کوڕ کاتێک ئەوێ ژن بێنێ ئەبێ مەساریفێکی زۆر بکا بۆ ژن هێنان ئێستا لەم کاتار گەنجێ ژن بێنێ نزیکەی دەفتەرێکی ڕۆ ینی بێجگەلەوەی کە مەساریفی ئەو ژنە شێکەوێتە سەر بەڵام کچکە شووەکە مارەیشی پێدەن نەک ئەڕوا مارەیشی پێدەن و لە ماڵی شو هاوکاری شەکرێ و ئەم مەسەلەکە ئاوایە لەبەر ئەوە شەریعەتی ئیسلام دادگەری پاراستووە لەیرە حەقی ئەو بە ئەوە نادا بەڵام لە هەندی حاڵاتی تراوەکو باسمان کرد ژن زیاتر وەرەگرێت تا پیاو لە هەندی حاڵاتی ترایە وەک یەک وەرەگرن و هەندی حاڵاتی تریش هەیە کوڕ ئەسڵەن یا پیاوەکە هەروەری ناگرێ بەڵام ژنەکە وەرەگرێ و نمونەکانیشی ئێستا عەرزتانەکەم نمونەی ئەوەی کەوا طبعا نمونە زۆرە بەس من هەر یەکی نمونەیە بۆ دڵنەوایی ئێوە باسیەکەم مەسئلەی ئەوەی کە ئافرەت و پیا وەکو یەک وەرەگرن مەسئلەی ئەوەی کە ئافرەت و پیا وەکو یەک وەرەگرن لە مەسحەد لە دوای ئەو ئاەتە کە باس خوای تەعالا باس ئەوە کە ئەفەرمێ للذكر مثل حظ الأنثيين هەر یەکسەر جا من زۆر جار بە برایانم ئەڵێم بە تەلەبەکانم ئەڵێم بە خۆشەویستەکان ئەڵێم هەر بابەتێک لە قورئانە یا لە حەدیثە دژمنان هێنایەنەوە بۆ ئەوەی دژایەتی ئیسلامی پێ بکات تو بڵێ ئاەتێکە هێنێتەوە یان حەدیثێک دێنێتەوە تو بڵێ تەواویکە ئاەتەکە تەواوکە حەدیثەکە تەواوکە هەر لەناو ئاەتەکە یان لەناو حەدیثەکە سبحان الله جوابی تایە بەس ئەمە ئیشارەتۆ بۆ نمونە کابرایەک دی ئەڵێ فەوەیل للمصلین ئەڵێ کاکە تو بۆ نوێژەکەی ئەو نیە خوا لە قورئانە ئەژێ وەیل بۆ نوێژگەران تو بڵێ ئاەتەکە تەواوکە ئاەتەکە تەواوکە سورەتەکە تەواوکە فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون يعني ويل بو او نوێژگەرانەیە کە گوێ بە نوێژەکانیان نادەن نەک بۆ ئەو نوێژگەرانەیە کە نوێژەکانیانەوە مەزبوطەگرن تۆ دێ ئەتەوێ من بخەڵەتێنی جا لێریشە هەر ئەو ئاەتەی کە باس میراثەکە کە ئەفەرمێ کوڕ دوو قاتی ئابە هەر ئەو ئاەتە یەکسەر بڕۆ طبعا خۆی دوو ئاەتمان هەیە لە قورئانە بە تەفاسیل باسی میراثەکە بە تەفاسیل ئاەتی 11 و 12 سورەتی نیسا جا مەسئلەی کە ژن و پیا وەکو یەک ئەبەن خوای تەعالا ئەفەرمێ ولأبويه لكل واحد منهما السدس ئەفەرمێ ئەگەر کەسێ مرد دایک و باوکی هەبوو دایک و باوکی هەر یەکێ شەشیەکە بن مع العلم ئەمە ژنیشە ئەو پیاوە هەر یەکێ شەشیەکە بن وەکو یەکە بن تۆ ئێستا ئەگەر دایک و باوکت ما بێت و تۆ مردی هەر یەکیان شەشیەکە بن لە هەندێک حاڵاتە هەر یەکیان شەشیەکە بن وەکو یەکە بن و لە چەندین حاڵاتی تر ئاوا یەکسانیە لە بینی ژن و پیاو لە حاڵاتی وا هەیە کە ئافرەت لە پیاو زۆرترە بە بۆ نمونە خوای تعالی لە قورئانە لە سورەتی نیسا ئاەتی 11 فەرمێ ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد
ئەگەر طبعا ئەگەر تەماشا بکەی بابەتەکە چۆنە، ئافرەتێک ئەمرێ، ئەم ئافرەتە مێردی ماوە، باوکی و کچێکی هەیە. مێرد ئافرەتێک مرد، وەرەسەی هەیە، دەوڵەمەندە، مێردەکەی هەیە ماوە، باوکیشی و کچێکیشی هەیە، تەنیا کچێ. ئەگەر تەماشاکەی ئەم بابەتە، طبعا ئەمە تەقسیم ئەکرێت لەسەر 12، ئەکرێتە 12 بەشۆ مڵکی ئەو ئافرەتە. تەسەوڕەکەن چەندێکی بەری کچەکاکەوێ، ئەوە کچە، 6 هی کچەکەیە، 3 هی پیاوەکەیەتی، چونکە پیاوەکەی ڕبعێکە بە، کچەکە نیوە ئەبە، و باوکەکەشی یعنی باوکی با بڵین کچەکە ژنەکە کە مردووە، باوکی مردووەکە 2 ئەبا، بەڵام باقیەکەشی بۆ ئەو ئەمێنێتەوە ئەویشە بێ بەسێ. یعنی ئەو کچە کە کچە بە بەشی 2 پیاو ئەبا، نەک بەشی پیاوە، بەشی 2 پیاو کە مێردی، یعنی باوکی با بڵین خۆی یان مێردی دایکی و بەشی باپیریشی، لە هەردیان ئەوەنەی هەردیان ئەبە. ها تەماشاکەن، یعنی ئەم درۆیە کە چەند ساڵە مسلمانانی پێخەڵەتێنرێ کەوا ئەڵێ حەقی با بڵین وا باسەکرێکەوە دائیمەن ئافرەت کەمتر ئەبا لە پیاویان، نیوەی پیاوە بە. هەروەها لە شوێنی وا هەیە ئەسڵەن هەر پیاوەکان نایبن، بەس بەشی ژنەکەکەوێ. بۆ نمونە کابرایەک ئەمرێ، لە دوای خۆی کچێکی بەجێ ئەمێنێ، ژنێک و باوکێک و برایەک، باوک و برایەک. تەماشاکەن ئەمە چۆن دابەشەکرێ، ئەمە دابەشەکرێ لەسەر 8، ماڵەکەکرێ بە 8 بەشۆین ئەم پیاوە، کچەکەی بە تاق و تەنیا نیوەی ماڵەکە بە، هەڕێک 1 لەسەر 4 بە، یعنی لە 8 بەشە 4 بەشی هی کچەکەیە. تەماشاکەن خۆشەویستەکانم، ژنەکەی 1 بەشە بە، لە 8 تا 1 بەشە بە، باوکی 3 بەشە بە، ئەی براکەی هیچ نابە، 2 بەشە بێ. برای قەزمان برای پیاوەکە، مامە، یعنی ئەبێتە مامەی با بێژن کچەکە. تەماشاکە لەیرە کچ هەر هاتە دنیاوە یەکسەر برای ئەو کابرا مردووە 2 بەشەکە. ئەمانە بۆ باس ناکرێ، بەس ئەوان مەبەستیان لەم قسانە تا ئێمەیان پێخەڵەتاندووە، بەس بۆ ئەوەیە کەوا طعن لە ئیسلام بدەن، تانە لە ئیسلام بدەن، من و تۆ بخەنە گومان لە دینەکەمان. وطبعا لەسەر ئەم بابەتانە زۆرە لە هەموو شریعەتی ئیسلامە لە 4 حاڵەتە پیا و حسەکەی زۆرترە لە ئافرەت، لە 4 حاڵەتە، بەڵام باقی حاڵەتەکانی تر هەر هەموو یا یەکسانە، یا ژن زۆرتر ئەبا لە پیاو، یان ئەسڵەن پیاو هەر 2 بەشە بێ. لە مەسەلەی شایەتیدان خۆشەویستەکان دێن ئەڵێن ها لە ئیسلامە شایەتی پیاوێ بەرامبەر بە 2 ژنە. ئێمە ئەڵێن کاکە ئێوە وەڵڵاهی زۆر سەیرن، ئێوە قورئان ناخوێننەوە، ئێوە لە دینی ئیسلام تێنەگەیشتون، بەڵام زوانتان درێژە. مەسەلەی شایەتیدانیش بە هەمان شێوەیە، هەندێ مەسائل هەیە تایبەت بە پیاوان، یا زۆرترین حاڵەتی پیاوانە، خوای تعالی لەو حاڵەتانە فەرموویەتی پیاو تایە شایەتی بدە. ئەی ئەگەر پیاو نەبوو فەرموویەتی وەکو ناچاری 2 ئافرەت لە جێی پیاوێ. ئەوە لە حاڵەتی معاملات و لە حاڵەتی زیاتر بازار و ئەوەی کە زۆرتر پیاو خەریکێتی. هەندێ حاڵاتی تر هەیە خۆشەویستەکانم کە زیاتر ئافرەتیایە خەریکە، ئەسڵەن پیاو حەرتیایە شایەتی نادا، شایەتەکە ئەبێت تایبەت بێ این ئافرەت. ئەگەر مەجاڵی پیاویش بدرێ شایەتی تابدا، شایەتی ئافرەتەکەەوە بەرترە. بۆ نمونە مەسائلی حەیض و نیفاس و ئەو مەسائلانەی کە تایبەتن بە بواری ئافرەتان، عیددە و ئەوانە. هەندێ مەسائلی ترەیە خۆشەویستەکانم یەکسانە پیاو ئافرەتیایە لە شایەتیدانە. بۆ نمونە بینینی مام، خوای تعالی فەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصوم. ئیتر نەیوتە ئەمە ئافرەت بێ پیاو بێ، ئافرەتێکیش ببینێ هەر ئەبێ ڕۆژوو بگرێ، پیاوێکیش ببینێ هەر ئەبێ ڕۆژوو بگرێ. شایەتیدانەکەشیان هەر وەکو یەک وایە. لە هەندێ مەسائل تریشە هەیە شایەتیدانی وەکو باسم کرد، شایەتیدانی ئافرەتەوە بەرترە. بۆ نمونە ئەگەر پیاوێک هات لە مەحکەمە شکاتی کردوتی من ژنەکەم خیانەتی لێم کردووە، ئەمە هەیە لە شریعەتی ئیسلامە پێوتە لیعان، بابەتێکی گرنگە. هاتوتی ژنەکەم بینیمە لەگەڵ پیاوێکی ترە، خوا پەنامان بدا و پەنای هەمووتان بدا، هەموو مسلمانانش بدا. حاڵەتی وایە لە شریعەت لە مەحکەمە هەیە، هات شکاتی کرد. طبعا دوای تحقیقات و ئەمانە و بزانم ئەم پیاوە شایەتی، طبعا شایەتی نییە، لەوێ 4 جار سوێنە خوا لەسەرەوەی کەوا پیاوە ژنەکەی دیە خیانەتی کردو و
شێوازەکەی لە محکەمە هەیە دوای ئەوە یەکسەر حاکم بڕیار نادا عقوبەی ئەو ژنە بدە بە شایەتی دان و بە سوێن خواردنی پیاوەکە بە تەنیا نا حاکم بانگێکە ئەڵێ فەرموو تۆش سوێن بخۆ ئەگەر نەت کردووە سوێن بخۆ بڵێ من نەم کردووە چوار جار وەکو چوە ئەو سوێنی خوارد چوار بە لەفزێک و دوای پێنجەمیان بە لەفزێکی تر بە هەمان شێوە ژنەکەش بۆی هەیە بە هەمان شێوە چوار جار بە شێوەیەک و ئاخرەکەشی بە شێوەیەکی تر وە قسەی ژنەکە لەو کاتە ئەخواتەوە شایەتی ئەوە بەرترە بۆیە خۆشەویستەکانم ئەم مەسائلانە دەیەها ساڵە دوژمنانی ئیسلام ئەیانەوێ ئێمەی پێ فریو بدەن لە ڕاستیە ئەگەر ورد ئەبیتەوە لێی ئەگەر ئەڕۆیتە ناو قولای مەوزوعەکە سەیرەکەی ئەمە گەورەترین حکمەتی تایە خوای تەعالا کاتێ خەڵقی خەڵق کرد زوڵمی لە هیچ کەسێک نەکرد وە پێویستی بە زوڵم نییە کاکە خوا بۆ زوڵم لە ئافرەت بکە بۆ زوڵمی لێ بکە ئەم شەریعەتە شەریعەتی خوایە خوا خۆی ئافرەت و پیاوی خەڵق کردووە ئەی بۆ ڕوا زوڵم لە ئافرەتەکە آخر بۆ زوڵمی لێ بکە إن الله لا يظلم مثقال ذرة خوای تەعالا یەک مثقال ذرة زوڵم ناکە لە دینی ئەوە زوڵم نییە لە ئەحکامی ئەوە و شەریعەتی ئەوە زوڵمی نییە یا ربی خوای بخاتن ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوریمان بخەیتە دڵەکانمان موفقمان بکەی سەرکەوتومان بکەی دامەزرامان بکەی لەسەر دینەکەمان یا ربی خوای بخاتن ناو جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی خوای ئەو مسلمانانەی کە کێشەیەکیان هەیە ناڕەحەتیەکیان هەیە هەیانە گیراوێکی هەیە بە ناحەق گیراوە یا ربی خوای ڕەحمی پێ بکەی دەربازیان بکە یا رب العالمین داوای دوعای خێریان لێکردن بۆ گیراوێک ئێوەش دوعای بۆ بکەن خوای تەعالا دەربازی بکە و ڕەحمی پێ بکە یا ربی خوای بخاتن ناو جوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ربی خوای بخاتن ناو جوانەکانی خۆت بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆت خوایە یا ربی خوای ئیصلاحی حاڵمان بکەی یا ربی خوای ئیصلاحی حاڵمان بکەی یا رب العالمین یا ربی خوای ماڵ و مناڵمان صالح بکەی یا ربی خوای لە خراپە و لە فەساد بە دوورمان بگری ئامین ئامین